کۆمەڵی دادگەری کوردستان هەڵوێستەکانی چۆن دەبن چی دەبن لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەنگەکانیان کەمی کردو بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشووتر هەڵوێستەکانی چۆن دەبێت هیچ گۆڕانکارێکی بەسەردا دێ یان نا ئەم حزبە چۆن خۆی ڕێک دەخاتەوە چۆن دەڕوانێتە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بۆ تێگەیشتن لە ڕۆیایی ئەم هێزە سیاسیە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان. کاک عەبدولستار سڵاوت لێ بێم کاتت باش سواز دەکەم سواز بۆ بەشداریکردنت لەگەڵمان بە سەرەتا لە دەرەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەست پێ بکەین لە دەرەنجامەکان ڕازی نییەوە هیچ تێبینیەکتان لەسەر دەرەنجامەکان هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلامی خوای گەورە لە جەنابیشت بێەوە لە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش بێ خۆشحاڵین. بێگومان ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕازی نین سەبارەت بە خۆمان و بەڕاستی بەدڵی ئێمە نەبوو لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک هەڵوێستی تایبەتی خۆی هەبووە لە ینی لەو ماوەی ڕابردوو بۆ نمونە بەشداری پەرلەمانێکی دیزاینکراوی نەکرد و ئەگەر خەڵکی بڵێ دیزاینیش نەکراوە یا ساختەکاری تێدا نەکراوە ئەمە کاتی خۆی بە بەڵگەومان بە هەموو لایەک سەلمان دوڕوونمان کردەوە بەڵام ئەگەر ئەوەش نەبێ ئەم پێم وایە مایە شانازی بوو بۆ کۆمەڵکە بەشداری پەرلەمانی نەکرد چونکە پەرلەمانێک ئەوە زیاتر لە 13 مانگ بەسەر هەڵبژاردننی تێدەپەڕێ نەیتوانی کۆبنەوەی بکە نەیتوانیوە یاساک دەربکە نەیتوانیوە بە دوواداچینێک بۆ کاروباری هاوڵاتیان بکە نەیتوانیوە محاسبەیەکی حکومەتی بکات دەسەڵاتی جێبەجێکردن کە بە ئارەزووی خۆی بڕیار دەدا هەنگاو دەنێ ئایا پەرلەمانێکی بەم شێوەیە ینی هێزێک کە تێیدا بەشداری نەکا حەقی ئەوە نییە کە پاداش بکرێ و حەقی دەستخۆشی لێکردنی نییە ئەوەی دیکە بەڕای ئێمە کە ینی 97 یان 98 پەرلەمانتار لەگەڵ موسەخۆرانی هەرێمی کوردستان مانجی 8 ملیۆنەوە گرتووە من دەڵێم لە بری چی بووە ینی بەڕاستی ئێمە کۆمەڵێک هەڵوێستمان هەبووە لە ڕابردووماندا ئەمە پێمان وا بووە کە بەڵێ پێتان وایە پارەی حرام بێ و موچەی کە وەریان گردووە بریلانی کەم دەوامیان نەکردووە کاریان نەکردووە ساڵەکە موچە وەردەگرن یان خۆوان چی بکەن سیستەمەکەی و پەرلەمانە کاران نەکراوەتەوە تا بڕن ئەمە ناڵێم حرامە بەڕاستی چکۆ پێویستی بە فتوای لیژنەی فتوایە مەسەلەن ئەوانەی کە ئەهلی علمن هەیە بەڵام ئێمە کاتی خۆی کە 2 مانگ داوامان نەکرد بایکۆتمان کرد لە پەرلەمانی کوردستان ئێمە پارێک وەرماگردامان بە خستەخانەی هیوە وەزی هازمان بۆ پێکردنەوە هەموو کەس دەزانێت بە بەڵگەوە بە وەسڵەکانیشەوە بەڵام ئایا دروستە ئەم دەڵێم دروستە ینی کەسێک هیچ کار نەکا و هیچ دارێک لەسەر بەردی دانەنێ موچەیەکی زەبەلاحی ژۆ بگرێ ئایا دروستە ئەمە مەبەستم لێرەدا ئەوە حرامی حەڵالەکەنی لێرەدا مەبەستم ئایا نەدەبوو کۆمەڵ لەمڕۆوە بەڕاستی ینی پاداش بکرێ مەبەستم کۆمەڵێک هەڵوێستی دیکەشمان هەبوو ئێمە لە مەڕ بابەتەکانی کە پەیوەندیدارن بە گەندەڵیەوە بە دەسەڵاتی قۆڕەکار لە هەرێمی کوردستانەوە بەو ینی شاری بێ ساحیب و بێ خاوەنیەوە کە هەرێمێکە کراوەتە 2 پارچە بەڕاستی هەمیشە قسەمان لەسەری کردووە و ئەو هەموو داهاتی لە هەرێمی کوردستان هەبووە کە نەتوانرا موچەی فەرمانبەرانی پێدابین بکرێ ئەو هەم باز و خەرازە بۆ ڕسوماتێک کە لە خەڵک وەرگیراوە لە بەرامبەر ئەوەی کە هەر نەتوانراوە خزمەتگوزاریە شایستە و یاسایی و ئاسایەکانم پێشکەش بکرێ ئێمە لە هەموو ئەو بابەتانە بەڕاستی وێڕای بە دوواداچوونی کاروباری هاوڵاتیانی چ لە پەرلەمانی عێراق بوو بێت پێش لە پەرلەمانی کوردستان بوو بێ کردومانە ئێمە پێمان وایە بەڕاستی دەبوو کۆمەڵ دەنگەکانی زیاد بکە نەکەم بکە و ئێستا ئێمە وەکو سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئەنجامی ئەو دەنگانە ینی کەمکردنی دەنگەکانمان خستۆتە ئەستۆی خۆمان و گوتمانە بەرپرسایەتی هەڵدەگرین و بەڵام لە هەمان کادا ئێمە مەکتەبی هەڵبژاردننیشمان ڕاست پاردووە کە بە دوواداچوون بکە کە ئایا هەڵبژاردنێکی خاوێن بووە کە هیچ قەرارمان نەداوە ئەمە لە کاتی خۆشیدا گوتومە ئەگەر ئەم هەڵبژاردنە کۆمەڵی دادگەری تێیدا 20 کورسیش بێنێ بەڵام ساختەکاری نەکرابێ ساختەکاری کرابێ ئێمە هەر دەڵێن کراوە بەڕاستی بەوە نێک کە ڕێژەی کورسەکانمان زۆر بێ
وە کۆمەڵ یەک کورسیش نێنێ بەڵام ساختەکاری نەکرا بێ ئێمە ناتوانین لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەخلاقی سیاسیمان و بڵێ وەڵای ساختەکاری کراوە بۆ ئێمە هیچمان نەگوتووە مەکتەبێکی تابێت ئێوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ینی هەر زوو هەر لە دوای دەرکەوتنی دەرەنجامەکان ئەی ڕاستی خۆتانم پەرلەمانە دیزاین کراوە ئەم دەرەنجامانە دیزاین کراوە بەڵام ئێستا خۆ وا پێدەچێت بەداخۆ دەنگەکانتان کەمیشی کردووە کە دەڵم بەداخۆ بۆ ئێوە بەڵام وا پێدەچێت ینی جۆرێک لە ڕەزامەندی هەبێ لەسەر دەنگەکان و پێتان وایە کە ئەبێ سەرکردایەتی کۆمەڵ بەخۆیدا بچێتەوە گۆڕانکاری لە حەزبەکەدا بکەن ینی دقیقەن بەوی کەتان و دیزاین کرا و بەم هێشتا هیچ شتێکتان نەوت و جۆرێک لە ڕەزامەندی پێوە دیارە کۆمەڵی دادگەری کاگرامکە ئێمە ڕاستە لەوەی کوردستان زوو گوتمان دیزاین کراوە ساختەکاری تێدا کراوە بەڵام بە بەڵگەوە ئێمە و کاتی بەڵگەکانمان خستە ڕوو و ئەمن یەک لەبارە خۆم ئەوانەی کە سەردانی کۆمەڵی دادگەریان کرد بە بەڕێز محەممەد شیع سوودانیش کە لێرە هات سەردانی بەڕێز مامە سعدی باپیری کرد ئێمە بەڵگەکانمان پێدان و دامان بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق و دامان بە محکەمەی ئیتیحادی و دامان بە لایەنەکان و لایەنەکانیش کارام کۆ هەمویان لەگەڵ ئێمە بێزگە لە پارتی و یەکێتی و ئەو کاتەینەوەی نوێش هەمویان لەگەڵ ئێمە هاوڕابوون و یادداشتێکی واژوو کرا کە ئەو هەڵبژاردنە ینی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیزاین کراوە و ساختەکاری تێدا کراوە بەڵام دواتر هەر کۆمەڵ ینی هەڵوێستی وەرگرت کە بایکۆدی پەرلەمانی کرد ئەوانی دیکە هەڵوێستیان وەرنەگرت مەبەستم ئەوەی ئەمە بە بەڵگە خستمانەتە ڕوو کاگ ڕامکۆ لە خۆ نەمانگو لەو کاتەش و بەڵگەکانیش نەکرد ئێمە بەجێشت بەڵێ ینی لایەنەکانی دیکەوەیان بەجێشت ئەبووەوانی ژەمان هەڵوێستیان هەبووە لایەنەکان ئازادن ینی هەمویان ئازادن کەسی هەڵوێستی وەردەگرن بەڵام لە واژووکردنی یادداشتەکە کە هەمومان واژومان کردووە هەم وشەی دیزاین کراوی تێدایە هەم وشەی ساختەکاری گەورە کراوە لەم هەڵبژاردننی تێدایە و ئێمە هەمووشمان کە ئەو یادداشتمان واژوو کرد ڕێککەوتین لەسەرەوەی کە هەمومان ینی یەک هەڵوێستمان دەبێ ئێمە زۆر بەڕاستی پێمان گوتن و هەندێکیشان سەرەتا ڕیان وابوو لە ناشارمەوە بەڵام دواتر پاشەکشیان کرد ئێمە ڕیمان وابوو کە هەمومان بایکۆتی ئەم هەڵبژاردنە بکەین ئەم پەرلەمانە بکەین کە بە دیزاین کراو دانرا و داوای هەڵبژاردنێکی نوێ بکەینەوە و ئێستا بۆم هەڵبژاردنەش کارام کە دەی خۆ پارتی وێچێتی هەردوو چەند سکاڵیان دژێک تۆمار کردبوو لە کۆمیسیۆن ینی هەم پارتی لەسەر یەکێتی تۆماری کردووە هەم یەکێتی لەسەر پارتی تۆماری کردووە مادان چیەوە دوو ئێستا فەرمەوە داوایەوە دەکرێتەوە کە ینی خەریکە ئەم دەنگە زاڵیش دەبێت کە ئەمەش داوامان کردبوو لە هەڵبژاردنەکان کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتەوە ئێستا بە خۆیان داوا دەکەن بۆ داوای هەڵبژاردن دەکەنەوە ئەگەر هەڵبژاردنێک ڕێکوپێک بێ و خاوێن بوو بێ و هیچ کێشەیەکی نەبوو بێ بۆ داوای دەکەنەوە باشە پێ دوایە کە داوای هەڵبژاردن دەکرێتەوە بەرمەبنایەکی واقعی هەبێ یان لە ڕازی نەبوونیان بێ بوو پارتی دموکراتی کوردستان دەڵێ هەڵبژاردن بکەینەوە خۆیەکێتیش ینی هەم نەیشاردێتەوە دەڵێ ئامادەین و لە زاری کاکسادی پیرەوە دەڵێ هەڵبژاردن بکرێتەوە پارتی دەنگەکانی کەمەکای ئێمە زیاکە ینی قسەکەم لەسەر ئەوەیە ئایا پێ دوایە بەرمەبنایەکی واقعی هەیە هەڵبژاردن لە کوردستانە بکرێتەوە خەڵک دۆخی ئەوەی هەیە هەڵبژاردنێکی دیکەی پێ بکرێتەوە ینی پێ دوایە پارتی لە دەرەنجامی دەنگەکانی ڕازی نییە دەڵێ بە هەڵبژاردن بکەینەوە بەڵێ بەڕای ئێمە ینی بناغە و هۆکاری واقعی هەیە کە هەڵبژاردن بکرێت چکە ئێمە هەر بۆ خۆمان داوامان کردووە یەکەم لەبەرەوەی کە ساختەکاری زۆر تێدا کرابوو دووەم ئەم پەرلەمان نەیتوانێت کۆ بێتەوە ینی بە ساڵێک دوو مانگ وا تێدەپەڕێ بەسەر هەڵبژاردنەکەیدا نەیتوانێت سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرێ نەیتوانێت یاساک دەربکە نەیتوانێت بڕیارێک دەربکە نەیتوانێت بە دوواداچوونێک بکە ئەم پەرلەمانە هیزنەکە بۆ بمێنێت ینی هەر دانەمەزەوە نەبووە ینی بۆ بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی واقعیشە و ئامادەین بۆ کە ئەم هەڵبژاردن دووبارە بکرێتەوە ماوە ساڵ دەستار یانی وای دابنێ هەڵبژاردن کرایەوە پارتی دموکراتی کوردستان ڕەنگە کورسەکانی خۆی بێنێتەوە یەکێتیش کورسیەکانی خۆی دێنێتەوە یانی ئەم دوێزە کورسیە کەمتر یا زیاتر بێننەوە کۆمەڵی دادگەری بۆ نمونە ڕەنگە کورسیەک زیاد بکە یان دوو کورسی زیاد بکە یان ئێوە پێتان وایە تەسەوڕاتان ڕەنگە زیاتریش بێ بۆ ئەوە یان هێزەکانی دیکەش نەوەی نوێ دوو کورسی زیاد بکە یا کەم بکە و کە عەلی حەمە ساڵە بامان شوە ئایا ئەمە گۆڕانکاری
ڕیشەی دروست دەکا پێدوانێ دوایی هەر لایەنەکان دیسانویکێتی پارتی هەمان وەک کوردەڵێت تاسو حەمام دروست دەکەنەوە خۆی گرنگ ئەوەیە هەر لایەنە و قەبارە و حەزمی حەقی خۆی وەربگرێتەوە کەم دەکەین زیاد دەکەین ئەو بەڕاستی بەلای ئێمە ینی قەزێ گەورەکە نییە قەزێ گەورەکە ئەوەیە ئێمە گوتومانە ئەم هەڵبژاردننی ڕابردی پەرلەمانی کوردستان کە ساختەکاری تێدا کراوە ساختەکاری گەورە ئێمە نەچوینە ژێرباریەوە کە پەسەندی بکەین و دانی پێدا بێنین با بکرێتەوە خۆ کۆمەڵ لەوانەیە مەسەڵەن کوزنات فەرموود 2 کورسی 3 کورسی زیاد بکە ڕەنگە زیاتر زیاد بکە لەوانە شەکەم بکە بەڵام خۆ گرنگ ئەم با بۆم دەرکەوێت کە بزانم بەڕاستی من حەزم و قەبارەی خۆم چەندە باشە کاگە بساریەوە بڕیاری داخۆ ئایا پارتی وێچێتیش ئەو دەنگانی هێناویانە وەلایەنەکانی دیکەش ئایا دەنجە ڕاستەقینی خۆیان بوو بەڵام خۆ لەم هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشدا ینی ژمارەی کەوتو لە دەنگەکانیان گۆڕانکاری بەسەر نهاتووە 10-15 دەنگ یەک کەمی کردبێ یا زیادی کردبێ این ڕەنگە ڕێژەی کورسیەکیش نەکە بەراورد بۆ هەڵبژاردننی پێشوو کاوەی پێشوویەوە پێتان وا بۆ دیزاین کراوە و ئەمەیان جارێ بڕون نییە بە بڕای ئێوە دیزاین کراوە بۆ یان نا ینی دەنگەکانیان زۆر گۆڕانکاری بەسەردان نەهاتووە بڵێ دەنگیان زۆر کەمی کردبێ بە ڕێژەیەکی زۆر وڵای کارڕامکو بام پێت بڵێم بەڵێ کارڕامکو بڕوا بکە هەڵبژاردنێکی ئازاد بکرێ و هەڵبژاردنێکی خاوێن و ڕێکوپێک بکرێ بەبێ ساختەکاری بەبێ چاوسورکردنەوە بەبێ هەڕەشا بەبێ سانسۆر ئەم 100% دڵنیا دەکەم ئەو پارتیەکێتیە یەکی زیاتر لە نیوەی دەنگەکان کەم دەکا بەڵگەت بۆ بێنمەوە فەرمووی گوێمان لێت کردووە باشە ئەم پرسیار دەکەم بۆچی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر 300 و ئەوەندە نزیک 400,000 دەنگ دێنێ بەس لە سلێمانی کە ینی خۆ دەزانین دەنگدەری زیاتریشە 50,000 دەنگی هێناوە بۆچی لەوێ دەڵێ من بۆچی یەکێتی لە لای خۆی 200 و ئیزازە بدە بۆ یەکێتی لە سلێمانی نزیکەی 300,000 دەنگ دێنێ بەڵام لە هەولێر نزیکەی 90,000 دەنگی هێناوە بۆچی ئێوە جێنفوزی خۆیانە کاکە بڕوا بکە وانی واقعک دروست بووە نفوزی خۆیانە خۆزگەنە بەس واقعەکە هەردووچیان جێنفوزی یەکێتیە ئەوێ جێنفوزی پارتیە کەواتە ئەمن ویستم ئەمە بڵێم یانی کەواتە ویستم ئەمە بسەلمێنێت کە ئەوەنە دەنجە ڕاستەقینەی خۆیان نییە باشە مامۆستا بڕیاری کۆتاییتان بووتەوە ئێوە ناچنان پەرلەمان و پێشتریش بڕیارەتاندا و ئەوە کۆتایی پیاتووە بەشداریکردنی حکوومەتیش ڕەتکراوەیە لای ئێوە تا ئێستا کۆمەڵ سوورە لەسەر بڕیارەکەی خۆی کە بایکۆتی پەرلەمانی کوردستانی کردووە و خۆ کۆمەڵ ئەگەر بەشداری پەرلەمان نەکا ئەولاتر کە بەشداری حکوومەت ناکات چکە ئەو هێزانەی کە کورسی پەرلەمانیان هێناوە گفتوگویان لەگەڵ دەکرێت بۆ ئەوەی کە بەشداری حکوومەت بکەن و ئەوانەی کە لە پەرلەمان ئێمە لە پەرلەمان نەبین چۆن بەشداری حکوومەت دەکەین و بەڕاستی زۆر جار ئەم پرسیارەش کراوە کە ئایا لەم بڕیارە پاشگەز دەبنەوە یان ئێمە گوتومانە ئەوە هیچ ئەمە داوای هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستانمان کردووە وێرە گوتمانە کاکە کۆمەڵ مافی خوراوە و دەنجی فەوتێنراوە هەر کاتێک ئەو مافە بۆ کۆمەڵی دادگای ڕەت کرایەوە کۆمەڵ ئامادەیە کە چاو بە بڕیارەکەی خۆی دابەخشێنێتەوە ینی مامۆستا بۆ نموناگەر دوو کورسی کاتی خۆشی بکرێت ئێوە ئامادەن بچنەوە پەرلەمانە خۆ ئێوە قەرارتانداوە کەمە دیزاین کراوە ینی خەدرەکە گەر لێەوە کرابێ ڕەنگە بۆ یەزی دیکەش کرابێ وەکو دەڵێ گەر دیزاین بێ و دەنگەکان دەنگی حرام بن و ئەسڵ و حەڵاڵی هێزەکان نەبن بەشداریکردنی ئێوە تێیدا کەواتە بە کۆی پرۆسەکە پرۆسەیەکی حرام و نایاساییە ئەمە پرۆسەکەمان بە نایاسایی وەسف کردووە و خۆ دەزانین بۆیش داوای هەڵبژاردنەوەمان کردووە بەڵام هەر کەس بەڕاستی لێردا بەرپرسیاری خۆی چکۆمە کاتی خۆی حەزمان لێبوو بە باشمان زانی کە هەمومان بەیەکەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یەک هەڵوێستمان هەبێ بەڵام ئەوە بوو نەکرا خۆ دەزانی ئەوە ئێستا خەڵکێکی لە پەرلەمان دەچێتە پەرلەمان ئەگە پەرلەمان کارا بکرێتەوە ئەوانە ئێو کاتێمیش مافی خۆمە کاک ڕامکۆ بەڵێم کاکە ئەم تاوەی کە لەم نێوەندەدا دانی بە واقعەکەدا نەهێنا و پێی وا بە زوڵمی گەوری لێکراوە حەقی خۆتی بە دوای دەنگەکانی خۆی دابچێ بە دوای مافی خۆی دابچێ ئەو مافە بەڵێ بۆ کۆمەڵ بگەڕێتەوە بەڵێ کۆمەڵ ئەو کاتی قسەیشکە دەکات هیچ بە حرامیشی نازانین بۆ حرامە ماوەسا مەسەلەن چۆن بگەڕێتەوە
مەسەلەن ئالیاتەکەی چی بێت چۆن بۆ نمونە دوو کورسی بۆیەوە زیا بکرێ ینی بۆ نمونە ئەوکە دەڵێم دوو کورسی بۆ نمونە هەر کاتێک ئەوانەی بەشێک بوون لەو دیزاینکردنە بە تایبەتی لایەنی دەسەڵاتە من ناڵم ئەوان کردوان چکە هەند بەڕاستی پێمان وا بوو ئەو کاتێک کە لە دەرەوەی ئیرادی ئەوانش کرابێ بەڵام هەر کاتێک ئەوان ئامادەیان هەبوو چا بۆ بەباتی دابخشێنەوە کاتێ دەکەوێنە گفتوگۆ لەگەڵیان ئەینە کورسی خۆیانتان ئەو بدەنێ میکانیزم ئەو کاتی دیاری دەکرێت لە کورسی خۆیانتان بدەنێ نامە کورسی کەسمان نانە ئێمە کورسی کەسمان نایە کورسی خۆمانمان دەوێتەوە باشە ئەو خانمە لە کۆمەڵی دادگەری بوو دەنگەکانی دەنگی کۆمەڵی دادگەری بوو بەڵام لە لای ئێوە نەما ئەو خانمە هەر وەکو خۆی هاتوێرە هەتار هیچ پەیوەندێکی بێەوە نەماوە نەخێر بە پێی بڕیاری سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئەو کۆمەڵ نەماوە خۆی ئازادە لە پەرلەمان بەس خانەوادەکەی و بەڵێ خانەوادەکەی و خزم و کەسوکاری و ینی ئەوانە هەم بەڕاستی نەک هەر کۆمەڵن ئەوانە دامەزەنەری کۆمەڵش بوون و قوربانیشان داوە لە مێژووی کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی ئیسلامی ڕابردوومان باشە مامۆسا بۆ حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە بڕیارتان داوە بەشداری نەکەن یان بەشداری دەکەن بۆ حکوومەتی عێراقی چۆنە هەڵوێستی کۆمەڵ بۆ حکوومەتی عێراقی ئێمە ئەو ڕۆژەی لە کۆبنەوەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئێمە ینی ڕاستپارەی سەرکردایەتی ئاوا بوو ئێمە ئەگەر بکرێ هەموو لایەنەکانی هەری کوردستان ئەگەر خاوەنی پرۆژەیەک بین هەمومان بەیەکەوە پرۆژەیەکمان هەبێ بەڕاستی کە چی لە قازانجی هەرێمی کوردستانەوە چی لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر ڕێککەوین و هەمومان پەسەندی بکەین بە بەرنامەیەک و ئەومان پێ باشترە کە کورد هەموو بەیەکەوە بێ بەڵام بەلانی کەم ئێمە گوتومانە ئەگەر ینی ئەمەش نەکرێت کە بەڕاستی بە هەبوونی ئەو عقلێت و سیاسەتێک کە پارتی و چێتی هەیەە ئەمە زەحمەتە بکرێ چونکە هەرێک ئەجندای خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی عێراقی ئەو کاتێ بەلایانی کەم ئێمە پێمان باشە کە لایەنەکانی دەروی پارتی و یەکێتی لەسەر پرۆژە بەرنامەیەکی ڕێککەوین جا چ بەشداریکردن بێ لە حکوومەتی عێراقی و چ بەشداری نەکردن بێ هەمومان یەک ڕامان هەبێ لەسەر یەک پرۆژە ڕێککەوین ئەوە بۆ چوونی ئێمەیە زۆر باش ینی لەگەڵ یەکڕیزی کوردان بۆ بەغدا کوردێک هەڵوێست بێ ئەوە سونەکان ئێستا ئەنجومەنێکیان بەخوایان پێگەناوە یەک ڕیز بوون سەرڕای ئەو هەموو ناکۆکیە زۆری لە نێوانیاندا بوو شیعەکان دەزانین هەر چوارچەوەی هەمانگیان هەیە و هەر بیەکن لە پرسە گشتیەکاندا بەس کووردە نێوماڵی ئەوها لەدلەتە خۆی بێگومان ینی کورد ئەگە یەک ڕیز بێ و یەک هەڵوێست بێ هەم بەهێزتر دەبێت لە عێراق و هەم ئەو مافانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە زیاتر وەردەگیرێن بەڕاستی زیاتر دەستەبەر دەکرێن و لە هەمان کاتدا ئەو پۆست و پلانەیە کە ئەگەر باسی ئیمتیازاتیش بکرێ کە کوردێک هەڵوێست بێ و بەیەکەوە بێ و زیاتر چنگ دەکەوێت بە دڵنیاییەوە لەمڕۆوە و ڕێزشی زیاتر دەگیرێ بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە چەند ساڵێ مەس هەموو زار داوا کراوە ئەمە پێویستی بەچی هەیە کاگرامکۆ ئەگەر کورد بتوانێ خاوەنی پرۆژەی خۆی بێ لەسەر بنچینە و بناغەی بەرنمەیەک و وەرەقەیەکی عمل کە ئێمە هەموو بەیەکەوە لەسەری ڕێککەوین گفتوگۆ بکرێت لەگەڵ عێراق کە بەداخەوە لە ڕابردوودا تا ئێستا ئەمە نەکراوە چونکە پارتی یەکێتی بەڕاشکایی بڵێم هەرێکەی بەرنامەی خۆی هەیە و ئەوانش بەزیا گفتوگۆ لەگەڵ عێراق دەکەن و بەر لەوەی کە زارێ هیچ ببێ دیارە بەیانی گفتوگۆیان هەیە لەگەڵ بەرپرسانی شیعە بەرپرسانی سوننە ئەوەی کە ئێستا ئەوەی پێدەوتە چوارچێوەی هەماهەنگی ئەوەی ئێستا کە سونەکان دروستیان کردووە ئەوەی کە پەرتەوازەیە و یەک هەڵوێست نییە کوردە بەڕاستی کەمە پێمان ناخۆشە بەڵام ئەمە دووبارەی دەکەمەوە کە بەلایانی کەم ئێمە پێمان باشە ئەوانەی دەرەوەی پارتی یەکێتیش خاوەنی یەک پرۆژە بین و هاو هەڵوێست بین بە بەشداریکردن و بەشداری نەکردن لە حکوومەتی عێراقی زۆر باش مامۆستا دەگەڕێمە سەر قسەکانی سەرەتا لە کۆتایی بەرنامەکەیە ئاماژەت بۆ کردوەتی دەرەنجامەکانی هەڵبژاردن ئێمە وەکو سەرکردایەتی سومانەتە ئەستۆی خۆمان و خۆمان بە بەرپرسیار دەزانین لەو دەرەنجامانی کە
کۆمەڵی دادگەری بەدەستهێناوە. ئەم بەرپرسیارەتیە چۆنە؟ ئایا ئەوانەی کە بڕیار دەرن بڕیاری ئەوادەن لە پۆستەکانیان دوور بکەونەوە یان بەرپرسیارەتی هەڵگرتنەکە چۆنە؟ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری وەکو سەرکردایەتەکەی هەمومان بەیەکەوە ئەو بەرپرسیارەتمان هەڵگرتووە. ئەوانەی کە بڕیاریان بەدەست بوو و ئەوانش کە هاوکار بوون چکەمە هەمومان بەیەکتیم ئیشمان کردووە لە بازنەکانی هەڵبژاردن بەگشتی هەمومان بەرپرسیارەتەکەمان هەڵگرتووە و بەڕاستی بڕیارمان داوە لە سەرکردایەتی کۆمەڵ کە کۆمەڵێک ڕێکار هەیە پێویستە کۆمەڵی دادگەری و سەرکردایەتەکە بیگرێتە بەر بۆ ئایندەمان. ئێمە کۆبوونێکمان هەیە لەم ڕۆژانەی دابێ پێشتر کۆبوونێکمان کردو کۆمەڵێک پرۆژەوە کۆمەڵی پێشنیار گەڵاڵە بووە سەرکردایەتی یەک تاوتیان دەکات و بڕیارە لەبارەوە دەدا. جات لەبارەی تەشکیلاتی کۆمەڵی دادگەری لەو بارەوە کە بەهۆی هاتنە پێشەوەی هەڵبژاردن کە ڕاستەوخۆ دوای کۆنگرەی کۆمەڵی دادگەری بوو نەمانتوانین تەشکیلاتی ئۆرگانەکان و مەڵبەندەکان مەکتەبەکانمان بکەین. و خاڵشکێ بەڕاستی من دەمەوێت بیڵێم کە زۆر گرنگە ئەوەیە کە کۆمەڵ بینی باس کراوە لە خاڵەکانیش پێویستە پەیوەندی خۆی لەگەڵ خەڵکو جەماوەری هەرێمی کوردستان پتەوتر بکاتەوە و بە شێوەیەکی کە داڕێژێتەوە و لە خەڵکو جەماوەر بە تایبەتی دەنگدەرەکانی زیاتر نزیک بێتەوە و خواستەکانیان زیاتر تاوتێ بکە و بەو ئاراستەی کار بکە. و خاڵێکم پێم وایە هەر گرنگە کۆمەڵی دادگەری لەو کۆبنەوەی ڕابردوو وەکو پێشنیار کراوە بەڵام دیارە دەکرێت بە بڕیار دواتر کە پێداچوونەوەی بە پەیوەندی سیاسی و دیبلۆماسیەکانی خۆی لەگەڵ چ ناوهەرێمی کوردستان چ لەگەڵ حکوومەتی عراقی چ لەگەڵ وڵاتانی دراوسێمان چ لەگەڵ وڵاتانی دیکەی دنیا کە کاریگەران هەیە لەسەر عراق و ناوچەکە بە تایبەتی لە پەیوەندیەکان و لە گوتاری سیاسی کە پێویستە هاوسەنگ بێ. و بابەتێکی کە بەڕاستی گرنگە ئێمە زۆر ئاساییە کە ناوخۆی کۆمەڵی دادگەری تۆکمەتر و پتەوتر بکرێتەوە کە زۆر زەر ئاوا مەسەڵەن لەوانەیە بەهۆی هەندێک بابەتەوە درست خرابێتە نێوان خەڵکی ناو کۆمەڵی دادگەری هەندێک کێشەی دەرەوە بۆ کۆمەڵی دادگەری دروست کراوە کاریگەری هۆ لەسەر کادیر و ئەندامانی کۆمەڵی دادگەری ئەوانە بەڕاستیم پێم وایە هەموو پێویستی بە چاو پێداخشانەوە پێویستی بە ڕێخستنەوە هەیە و پێویستی بە میکانیزمێکی کە هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵی دادگەری بتوانی بە شێوەیەکی بەهێز و بە شێوەیەکی ڕۆکپێک و بەڵکو لە جارانش بەهێزتر و باشتر بێتەوە سەر گۆڕەپانی هەرێمی کوردستان و گۆڕەپانی سیاسی و پرۆسەکانی هەڵبژاردن. زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ڕوویایی خۆتان و کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر پرسی سیاسی هەرێمی کوردستان و عێراق. زۆر سپاس.